ڕادەیەک مەترسی زۆر لەسەرا بۆ سەرنشینەکان چونکە ڕووداوەکان زۆر بە خراپی لە یەکوێنەوە و سەرنشینەکە هیچ سەلامەتێکی بەرناکەوێت لە کاتی ڕووداوەکانە چونکە بەڕاستی کاریگەری و ڕووداوی خراپی لەکەوێتەوە. هەروەها لە پێویستە وەزارەتی هاتوچۆ لەگەڵ ئەو کۆمپانیای کە ماتۆر هاوردی کوردستانەکەن پێویستە ڕێکەوتنێک لە نێوانیان هەبێ کە هەریەک لە جلبەرگی سەلامەتی و پارێزراو بدەن بە ماتۆر سەرنشینەکان و هەروەها بتوان خێراییەکی دیاریکرا و بە ماتۆرەکان دابنن مۆتۆرسکیلەکان دابنن کە تاوەکو کەس ناتوانێت لە ڕادێکی زیاد خێرا لێ بخڕێت کە بێتە هۆی کارەساتی ناخۆش و تزەین لێ بکەوێتەوە. مۆتۆر باشە بەس ئەگەر پێ باش استفادەیەکی بکەن ئەمە ئەگەر استفادەیەکی خراپ باش نینە ناوەڵا هەندێک کەسانە مەسەلەن مۆتۆری بەس پێی شولێ باش ناکەن خراپ شولێ خراپ دەکەن مەسەلەن پێی هەر مزەحمەتەوە جەماعەتی دکەن ئەمە بەس مۆتۆر باش ئەگەر استفادەیەکە باش پێ بکەی پێی شۆلاخۆرێ ببەی هەند ئەوەی سواری ماتۆر دەبی جلێکی تایبەتی هەیە لەبەر دەکات شەفقەی لەسەر دەنێ ئیجازەی هەیە ڕەقەمی هەیە ماتۆرەکەی وەکو ئۆتۆمبیل بە چه ئوسولێک دەڕوا ماتۆریش ئەوها دەڕوا بەڕێگاوە و ببیتە ئوسولێکی زۆر جوان لە وڵاتی ئێمەش ماتۆر هەبیتن و ئوسولێکی تایبەتی بەڕێوە بچێت. زۆر بەهێر زۆری سەیاق ماتۆرسکلەکان سەقافەتی هاژشتنیان نییە یعنی چووکە لێپێچینەوە نییە ئیجازە نییە ڕقەمیان نییە هەکە سەودێ ماتۆرێک دەکڕێ و بە جادە دادەڕواتن ڕێی خەڵک دەگرێ بەجددی یعنی دەبێ حکومەت چارەسەرێک بۆ دۆخە ببینتەوە و ڕقەمیان بۆ بکە و ئیجازەی ماتۆسکلیش دابش بکە هەموو کەسێک لەخوا 18 سال و ئەوانە ناوی ماتۆسکل باشوە.